وەگەزانین بەیانیانی ڕۆژی هێنی پرۆگرامی ڕۆژێکی نوێ تایبەتە بە گۆرانی و میوزیک و هەرجارەی دەرفەتەکە بێت بۆ گۆرانی بێژێکی دەنگخۆش و هەروەها لاو بتوانێت بێت لە پرۆگرامەکەیە چەند گۆرانێکی تایبەت پێشکەش بکە. ئاری حەسەن لاوێکی دەنگخۆشە و سبەینێ بەیانی میوانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت و چەندین بەرهەمی جوان ئامادەکراوە پێشکەش بە بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێەکەت. گۆرانی بێژی لاو و ئاری حەسەن لەگەڵ کۆمەڵێک میوزیکشن خەریکی خۆ ئامادەکردن بۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێی کورسات و بڕیارە سبەی لە پرۆگرامەکەدا چەند گۆرانیەک پێشکەش بە بینەرانی کورسات بکەن. ئەو بەرهەمانی ئامادەیان کردوون کۆمەڵێک گۆرانی تایبەتی چەند هونەرمەندێکی گەورەی کوردستانن، دوو گۆرانی مامۆستا عەدنان کەریم و گۆرانێکی هونەرمەند حەسەن هەیاس و چەند بەرهەمێکی تریش پێشکەشەکەن. ئەمڕۆ هاتووین لەگەڵ و گروپە میوزیک ژەنە جوانە لەگەڵ و ئازیزانە خەریکی خۆ ئامادەکردین بۆ بەرنامەیەکی ڕۆژێکی نوێ لە کەناڵی کورساتی عزیز. چەند بەرهەمێکی جوانمان ئامادە کردووە. ئەو بەرهەمانەی کە با بڵین زۆر نەوتراوە هەوڵمانیا و بەرهەمانە ئامادەکەین کە بەرهەمێکیان هی هونەرمەندی عزیز و هونەرمەندی گەورە مامۆستا عەدنان کەریمە. دوو بەرهەمیانیەوە، بەرهەمێکیشی هونەرمەندی عزیز حەسەن هەیاسە و چەند بەرهەمێکی خۆشم هەیە. یەکێک لەوانەمان ئامادە کردو و بەرهەمەکانی کەش بە ببێت بە سوپرایز هیوادارم سبەینە چاوەڕوانمان من لە بەرنامەی ڕۆژێکی نوێ لە کورسات و هیوادارم بەدڵی هەموو لایەک بێت و بەرهەمەکانمان ئیشێکمان کردووە کە ببێتە جێگەی ڕەزامەندی ئەوانەی کە بینەرمانە.